بە چەکی قورسەوە بۆ سەر پێشمەرگە کردووە. سربەست لەزگین ئاماژەی بەوەش کرد کە ئامانجی هێرشەکەی یەپەگە داگیرکردنی ئەو خاڵەی پێشمەرگە بووە. دەشڵێت کەم هێرشە سەرکۆنە دەکەین و هۆشداریشیان پێدەدەین لە ئەنجامدانی هێرشی لەو شێوەیە و بە پێچەوانەوە پێشمەرگە وەڵامی توندی دەبێت. سەرسنووری عێراقی سووریە کوردستانە هەرێما کوردستانی و ڕۆژاوای کوردستانی گوت وەختێکیدا سعات ئێکی شەوێ مەفرەزەکە چەکدارên PKK هەوڵا دەربازبوونا ناف هەرێما کوردستانیدا ڕێکێکە قاچاق ڕێکێکە نەیاڕەوە و هاتنە دیتنش لایە هێزن پێشمەرگەی وەک و ئەرک و واجباتی توال سەروی سنووری بەردەوامە چەند ساڵەکە و هەمی خەلکی کوردستانی و هەمی لایەنێت سیاسی ژی دزانن مە دەرگەهێت ڕسمیەت هەینێت هاتو چۆیە و تەماهەنگی و تەنسیقی و پێک vەگرێدانا هەرێما کوردستانێت گەل ڕۆژئاوا دەرگەهێت هاتو چۆیەت فەرمیەت هەی بەلێ ئەف چەکدارێت هەنێ سعات ئێکی شەف شێوەیەکی قەچاق ڤیانە ئاوێ دەرباز ببن و دەمێت تێنە دیتنش لایە پێشمەرگێت زێرەوانی لێ دەبەرێ گرتی و پشتی تەکید کردی پشتی کوزانی ئەوە نەخەلکێ سڤیلن و ئەوە نەخەلکێ یە سڤیل و مەدەنینە یان ئەونیت و ببن شڕەوشە ڕۆژاوای کوردستانی بخۆ دەرباز ببن و بڕەڤن بێنە هەرێما کوردستانی و پشتی تەکید کردی و ئەوێت هەنێت چەکدارن ڕێگیری لێ هاتەکردن و داخواست لێ هاتەکردن و vەگەڕنەوە و ئەم ڕێکێ نادەین هیچ قاچاقچیەک و هیچ چەکدارێک پێش چاوێت مەود بن سیبەرە حکومەتە هەرێما کوردستانی و کۆنتڕۆلە حکومەتە هەرێما کوردستانی دا ڕێکت نەڕەوە و نەشرعی بێتە ناف هەرێما کوردستانی نە PKK و نە غەیری PKK و نە هەمی هێز و ڕێکخستنێت و هەر ناو و نیشانێکی خود دەنە نیاسین زۆر هەوڵ گەل هات نەدان و vەگەڕن و سێ کەس شوانە ژمارەوە 8 کەس بوون سێ کەسێت شوانە vەگەڕیان پێنجی مانەل وێرێ و بەردەوام هەوڵدا و نەڤەگەڕیان لە وێرێک و داخلی هەرێما کوردستانی ببن و پێشمەرگەیژی پڕاستی ڕێ لێگرت و پوی شێوازێ نەشرعی و نەڕەوە نابیت هەرێما بێنە ناف ئاخا کوردستانێت وێ دەڤەرێڕە و دەڤەرێکە گەلێکە هەستیارە دەڤەرە سەحێلا و پێشا بیرێ یا بەرنیاس ئەلهەمی کوردستانێ و پشتی چەند سەعەتێکە دیارە هێزێکە یەپەکێ اش ناف سووریەدا خۆپێک ئیناو و سەعەت 4 سپێدێ هێرشی سەر خاڵێکە پێشمەرگێت مەکرد لێ دەبەرێ و هێرشێکە درندانە یا هەمی چەکێ گران بیکەیسی و 23 ملیم و دۆشک و ئاربیج و پتر سەعەت و نیڤاژی شەر vەکێشە پێشمەرگێت مە توێ خاڵێدا ناچار بوون و بەرگریەش خۆ بکەن وان هەوڵە هەندێدا و ئەوێ خاڵێ دەستخۆ ببینن و هێرشێ بکەنە سەر و اقتحام بکەن لێت ئەنجامدا نەشیان ئارمانجا خۆ جه بینن و پشکەستی و ڕێڕەشی vەگەڕیانە ناف حدودێ سووریەدا و ئەم وەک وەزارەتە پێشمەرگەی وێرێ ڕادگەهێنین و ئەم vê bûyerê gelek şermizar dikein tundî red dikein û hemî jî dizanin ku hêzê YPK bin araste û tewcîhat û fermanê serkirdatiya PKK da kar dikin ziyaneka mezin hêza me ya pêşmergeyî bidin و evê xalê bigirin û iqtîham bikin بەلێ سەرشۆری vەگەڕیانەوە و ئەvە زوڵمێکە مەزنە لە هەرێما کوردستانی تێتەکردن چەکدارانی نەناسرا و هێرش دەکەنە سەر نووسینگەی پارتیە یەکێتی دموکراتی کورد لە سووریا لە قامیشلۆ پەیامنەری کوردستان 24 لە قامیشلۆوە ڕایگەاند کە درەنگانی شەوێ ڕابردوو چەند چەکدارێکی نەناسرا و هێرشیان کردوتە سەر نووسینگەی پارتی یەکێتی دموکرات و لە قامیشلۆ هەروەها کەلوپەلی نووسنگەکەیان سوتاندووە. زانیاریەکانی پەیامنەری کوردستان 24 لە قامیشلۆ باس لەوە دەکەن کە چەکدارەکان نەناسراون تا ئێستاش هیچ کەس لەسەر و پرسە دەستگیر نەکراوە. ئەندامێکی کۆمیتەی سیاسی پارتی یەکێتی دموکرات لە سووریا بە کوردستان 24 ڕاگەیاند کە هێزەکانی ئاسایش ڕێگریان لەوان کردووە کە وێنەی سەرەتایی ئاگرکەوتنەوەکە تۆمار بکەن و گوتیشی ئەم کردەوانە تەنها بۆ ئەوەیە
ڕێگیری لە دانوستانەکانی کوردی لە ڕۆژاوای کوردستان بکرێت. ماوەی 3 ڕۆژە چەند چەکدارێکی نەناسرا و هێرش دەکەنە سەر بارگاکانی ئەنەکەسە و تا